حەقدەستی گونجاو لەگەڵ دابینبوونی ژیانێکی ئینسانی داخوازی سەرەکی چینی کرێکاری ئێران. ئەگەر گەمارە و سزا ئابووریەکانی ڕەژیمی کۆماری ئیسلامی لە ئارادا نەبووایە، بە دڵنیاییەوە دەمانتوانی بڵین کە ئێران بەهەشتی سەرمایەداری دنیا بوو. بەڵام ئێستا لە خێروبێری ئەم بەهەشتە تەنیا سوپای پاسەڕان ناوەندەکانی بەناو خسوولەتی و ڕاندخۆرانی لێی بەهرەمەندن. ئافتابی یەزد ڕۆژنامەی سەرلەبەیانی تاران لە ژمارەی ڕۆژی یەکەمی جۆزەردانیدا لەو بارەیەوە بابەتێکی هەیە کە ئەگەرچی تەنیا بەشێک لە ڕاستیەکانی تێدا بەیان کراوە، بەڵام هەر لەم ئاستەشدا گەلێک هەژێنەرە. بەوتەی ئەم نووسراوەیە لە ئێران حەقدەستی کرێکار ڕەقەمێکی نزیک لە 2% هەزینەی بەرهەمهێنانی بۆ خۆی تەرخان کردووە و ئەگەر بمانەوێ حاڵەتە دەگمەنەکانیش لەبەر چاو بگرین، ئەوە لە کۆتاییدا لە 2% هەزینەی بەرهەمهێنان واوەتر ناچێت. بەم جۆرە کرێکاری بە مانگانەی $150ەوە تەنانەت لە وڵاتانی ئافریقاییش ئیمکانی نییە. لەم بارەیەوە نووسەری بابەتەکە ئاماژە بە خاڵێکی گرنگ دەکات و دەڵێت کچێکی هەڵوەدای کار ئامادەیە بە 1/3 و تەنانەت کەمتریش دەرفەتێکی کاری قبوڵ بکات و خاوەنکار بەبێ لە بەرچاوگرتنی لایەنە ئینسانی و کۆمەڵایەتیەکان هەوڵ ئەدات کە لەم ڕقابەتە نابەرابەر و ماڵوێرانکەرەدا ئەو پەڕی ئیستیفادە بکات. ئەو کار بە کەسانێک دەدات کە نەبوویان خەبەرێک لە مافی دادپەروەرانە و یاسایی هەیە و نەبیمە و ماڵیات و لایەنەکانی دیکەی ماف و حەقدەست. لەم بارودۆخە ڕقابەتیەدا سەرپەرستانی بێکاری بنەماڵە لەگەڵ کرێکارانی گەلێک نیازمەندی کار بە 1/2 و یان 1/3 لانیکەمی حەقدەستیش ئامادەن کار بکەن. چەرخەی ژیانی کرێکاری ئێرانی بەم حقوقانەوە ناسوورەت و شەو بەدەستی بەتاڵ بۆ ماڵ دەگەڕێتەوە. هەژاری کرێکاران بۆ سەرمایەداران و دەوڵەتەکانیان هەم قازانجی سیاسی هەیە و هەم ئابووری. ئەم قازانجانە بۆ دەوڵەتی تاریک ئەندیشی ئیسلامی و بورژوازی داما و زێدەخوازی ئێران چەند بەرابەر دەبێتەوە. سوود و سەروەت بە بورژوازی و دەوڵەتەکانی هێز و توانایی دەبەخشێت و کرێکاران تووشی موسیبەتی بێ ئەژماری سیاسی و ئابووری دەکات. هەژاری چەوسانەوەی زۆر و داسەپاو بەسەر بنەماڵە کرێکاریەکاندا دەبێتە هۆی ئەوەی کە ئەندامانیان بەردەوام لە ژێر گوشاری ڕۆحیدا بن. ئەوان بە منداڵ و گەورەوە خەریکی کارن بەم حاڵەشەوە دابینکردنی ژیانێکی مەمرە و مەژی زەحمەتە بۆیان. هەوڵدان بۆ دەستەبەرکردنی بژێ و هەژاری ئەوانی بەرەو ڕووی سوکایەتی ڕۆژانە و پێگەی نزمی کۆمەڵایەتی دەکاتەوە. هەبوونی کاتی بەتاڵ بۆیان بەرەو ڕووی گەلێک ئاستەنگی جددیە. سەخامگیری بنەماڵە و تەنانەت تاکە کەسیشیان دەکەوێتە بەر مەترسی بەردەوامەوە. بەم جۆرە خەریکی کاری سیاسی، کۆمەڵایەتی و تێکۆشان بۆ دەستەبەرکردنی مافە ئینسانی و دموکراتیکەکان بۆیان قورستر دەبێتەوە. دەستەبەرکردنی وشیاری سیاسی و چینایەتی و سازمانیابی لە پاڵ هاوچینەکانیاندا بۆ ئەوان دژوار دەبێت. کاتێک ئەوان لەسەر زەوی ڕێگا چارەیەک نەدۆزنەوە، بواریان بۆ دەرەخسێت تا ڕوو بکەنە تلیاکی مەزهەب و بۆ دادپەروەری لە قیامەت و یان وەرگرتنی یارانە لە ئۆرگانەکانی ڕژیمدا بگەڕێن. ئەمەش هەمان ئەو شتەیە کە خاوەنانی سەرمایە و دەوڵەتەکانیان و لە ئێرانی کۆماری ئیسلامی دەیانەوێت. نەبەردی نێوان کرێکاران و سەرمایەداران لەسەر زیادکرانی حەقدەست نەبەردێکی چینایەتیە کە بە درێژایی هەموو تەمەنی سیستمی سەرمایەداری لە نێوان ئەم دوو چینەدا لە ئارادا بووە. قەت سەرمایەدارەکان حەقدەستی تەواویان بە کرێکاران نەداوە و ناشیدەن. بەڵام کرێکاران ئەو ئیمکانان هەیە کە بە خەبات و ڕێکخراوبوونی خۆیان سەهمێکی زیاتر لە بەرهەم و خزمەتگوزاری بەرهەم هاتوو بە شێوەی حەقدەست لە خاوەنکاران وەربگرن. لانیکەمی حەقدەستێک کە هەموو ساڵێک لەلایەن نوێنەرانی دەوڵەت و خاوەنکاران و نوێنەرانی ڕێکخراوە زەردە کرێکاریەکانەوە بە سەرچینی کرێکاری ئێراندا دەسەپێ، ئەم ساڵ تا 4 بەرابەر بۆ ژێر هێڵی هەژاری دابەزیوە. ئەوە لە حاڵێکدایە کە
ئەم لانی کەمی مانگانەش بۆ بەشێکی بەرین لە چینی کرێکار دەستەبەر نابێت. ئێستادا زیاتر لە 85% لە کرێکارانی ئێران لەوانە کرێکارانی لەسەرکار کارگا بچووکەکان، ئەو کرێکارانی کە لە ڕێگای شرکەتە پەیمانکاریەکانەوە خراونەتە سەرکار، کرێکارانی خاوەن قەراردادی کاتی و کرێکارانی بیناسازی و گەلێک لە کرێکارانی شرکەتی لە وەرگرتنی لانی کەمی حەقدەست پێبەشن و خاوەنکاران ئەم لانی کەمەشیان پێنادەن. بۆ وادارکردنی دەوڵەتی سەرمایەداران بە پاشەکشە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ بار و دۆخێکی دژوار کە بەسەر چینی کرێکاراندا سەپاندووە، هیچ ڕێگایەک بوونی نییە بێجگەل لە خەبات و تێکۆشانی ڕاستەوخۆ لە کارخانە و کارگاکان و شوێنی کار و ژیان و سەر تاسەریکردنەوەی ئەم خەباتە لە ڕێگای بەیەکەوە بەستنەوەی سەرجەم شەبەکە و ڕێکخراوە کرێکاریەکانەوە. تەنیا بەمانگرتنی کرێکاری لە هەر کارگا و کارخانەیەک و هەوڵدان بۆ سەرتاسەریکردنەوەی ئەم خەباتە دەکرێت وەها ئامانجێک دەستەبەر بێت. دەبێ خەوی سەقامگیری و سوود و قازانج کۆکردنەوەی ناوەند و دامەزراوە سەرمایەداریەکان بە قیمەتی داسەپاندنی ژیانێکی کۆی لە ئاسا بەسەر چینی کرێکاردا لە چاویان بزڕێت. نابێ ئیجازە بدرێت کە ڕژیم ئەم دەستڕێژیە بە ئاشکرایی بۆ سەر ژیان و بەڕێوەچوونی کرێکاران بە هاسانی تێپەڕێت و هەزینەی ماجەراجوویە نزامیەکانی لە ناوچەکەدا لە ڕێگای توندکردنەوەی چەوسانەوەی کرێکاران و دزینی نانی سەرسفرەی زۆربەی خەڵکی ئەم وڵاتە دابین بکات. حەقدەستی گونجاو لەگەڵ دابینبوونی ژیانێکی ئینسانی داخوازیەکی سەرەکی چینی کرێکاری ئێرانە. زەمانەتی دەستەبەربوونی ئەم داخوازیانە لە گرەوی خەباتی یەکپارچە و یەکگرتووانە و سەرتاسەری کرێکاراندایە. ئەوە خەباتی یەکگرتووانە و سەرتاسەری کرێکارانە کە چینی سەرمایەدارە و ڕژیمی کۆماری ئیسلامی لە هێرش بۆ سەر کار و ژیان و بەڕێوەچوونی کرێکاران وادار بە پاشەکشە دەکات و فەزایەکی خەباتکارانە لە دژی بار و دۆخی مەوجود لە هەموو کۆمەڵدا بەهێز دەکات.